ئێرە قەزای سۆرانە کە سەر بە پارێزگای هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. سەربازی ون ئەمجارە چیرۆکی کەسانێک دەگەڕێتەوە کە بە دژە ڤایرۆس ناو دەبرێن. ئەوتیمانە لە چەندین کارمەندی بەرگری شارستانی پێک دێن کە لە سنووری دەڤەری باڵەکایەتی و سۆران و ناوچەکانی خەلیفان و ڕوانزوو سیدەکان سەدانگوندیە و ناوچانەبوونە قەلغانی بەرگری و پارێزەری هاونیشتیمانیان. دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لە جیهان و ناوچەکە کوردستانیش بێبەش نەبوو لە زیانیە و پەتا مەترسیدارە. حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ و تەندروستی بە پلانێکی بەهێز ڕوبەڕوویە و مەترسیە وەستایەوە. ئەو هەوڵی حکوومەت بوو بەمای ڕێگریکردن لە بڵاوبوونەوە و چەشەنەکردنی و ڤایرۆسە و دروستبوونی مەترسی و پاراستنی گیان و سەلامەتی هاونیشتیمانیان. لەناو ئەو پلانە چەندین تیمی جیاواز ئەو ئەرکیان ڕاپەڕاند و جێبەجێیان کرد. ئێدی هەمووان دەیانەوێت بە بەرگێکی سەلامەت و پارێزراو خۆیان ئامادە بکەن بۆ ڕەشاندنی ئەو شوێنانەی کە گوماناوین و بەرکەوتنی ئەو ڤایرۆسەی لێیە تا ناوچەکە بپارێزن لە بڵاوبوونەوەی ئەو پەتا کوشندەیە. سەربازی ون ماندوێتی و هەوڵی یەکێک لەو تیمانە نیشان دەدات و چیرۆکی بەشێک لەو ڕوبەڕووبوونەوەی دەگێڕێتەوە کە چۆن بوون بە بەشێک لە هەوڵەکان تا هەمووان پارێزراو بن. ئەوانەش تیمی شارەزای ڕەشاندنی دژە ڤایرۆسن. وەکو دەستپێک ئێمە بە پێی بەرنامەی بەڕێوەبەرایەتیمان لە بەشی هونەری ئێمە بەرنامەیەکی تۆکمە و داڕشتەمان بۆی کرد بۆ کۆی مەراکزەکانمان بە پێی چۆنەتی کارکردنیان لە مەجالیشی باڵێم بایۆلۆژیە. ئێمە لە دوو جانبە ئیژەکەین کە چەکی بایۆلۆژی بۆ پەتا بایۆلۆژیەکان. ئەمە پەتایەکی بایۆلۆژی بوو ئەم نەخۆشیە کە ئێستاکەیش باوە. ئامادەکاریەکانمان وەکو دەستپێک بەڕاستی لە سەرەتادا کۆمەڵی ئاریشی نەوعیمان هەبوو. نەبوونی کەرەسە وەکو کەرەس باوڵم بە تایبەت جلوبەرگی تایبەتمەند بە بواری ئەم میشەیە و بابەتی کەرەسەی خۆپاراستن یا کەرەسەی پاراستنی کەسی کە زۆر گرنگە بۆ تیمەکانەوە بۆ کارکتەرەکان و کارمەندانمان کە ئیش بکەن. و دوجان لە ڕێگەی هاوکاری برایانمان وەکو بە تایبەتیش لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر کە کۆمەشیان کردین بە ناردنی بەشێک لە پێتاکی نەوعی کە بۆیان ناردین توانیمان بە ڕادەیەک سوودیان وەربگرین و توانیمان سوود لە مەکانانە وەربگرین ڕەشەی تایبەت و لەگەڵەوەی کە لەگەڵ دەرمانی تایبەتیش ئەو دەرمانانەی کە بۆمانە هاتن لە جۆری جیاواز بوون. ئێمە زۆرترین دەرمان کە بەکارمان هێنا لە جۆری با بڵێم هایپۆکلۆری سۆدیۆمەکە و زایدەن کلۆری مڕەکەس و زایدەن ڤێرکۆنەکە کە ئەویشان جۆری دەرمانی تایبەتمەندە بە کوشتنی ئەم ڤایرۆسە و ڕێگریکردن و دڵنیاییدان بەم ڤایرۆسە. لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ئێمە وەکو بەرگری شارستانی دەستمان بە دەرمانڕەشاندن کرد لە ناو شارۆچکەی خەلیفان. بەڵام بەداخەوە یەکەم حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا کە تۆمار کرا لە قەزای سۆران لە شارۆچکەی خەلیفان بوو. ئەو بڕیاردرا لەلایەن محافیز و جەنابی قایمقام کە شارۆچکەکە کەرەنتینە بکرێت بۆ ماوەی 14 ڕۆژ. ئەو شارۆچکەکە کەرەنتینە کرا و تا ڕادەیەک بەڕاستی خەڵکەکە پابەند و بەڕێمایەکانی وەزارەتی ناوەخۆ وەزارەتی تەندروستی منیش بڕیارمدا وەکو خۆبەخشێک بچمە پاڵ تیمەکانی بەرگری شارستانی سۆران و یەک لەو تیمانەی کە ویستم بچمە پاڵیان لە پاڵیان کاردا بکەم تیمی ڕزگارکردن. لەو فترەی کە لەگەڵیان کارم کرد درکم بە زۆر ڕاستی کرد کە ئەرکی ئەوان ئەرکێکە زۆر قورسە. ماوەی 14 ڕۆژ ئێمە تەنها لەگەڵ هاوڕێکانیان و هاوپیشەکانیان ئێمە لە ناو شارەدەی خەلیفان
کەرەنتینە وەکو شێوەیە خۆیان کەرەنتینە کرد مانەوەیان کرد ئەو ئاسان نییە تۆ نەچیتەوە ماڵ خۆت و ئەرکێکی زۆر قرس بگریت ئەستۆ کە خەڵکی خۆی لێ لادا چۆن ناو ماڵەکان خۆپارێزیە کرد بەڵام کە کارمەندانی ئێمە ئەمەرکەشیان لەسەرشان بۆیان دروست بوو و دوجار لە پێناوەی کە سەلامەتی و دڵنیایی بن بە هاونیشتیمانیانیان هاوشاریانیان و سەلامەتی بن بە دەڤەرەکان ئەوان لە دەرەوە بەردەوام سەرقاڵی کارکردن بوو. ئەوان 24 کاتژمێر لە هەموو شار و شارۆچکە و گوندە دوورە دەست و سەختەکان دەبیندران بەڵام کەس نەیدەزانی ئەوان چێن و ئەو کاریان چەندە ئەستەم و مەترسیدارە. ئەوان کۆمەڵێک سەربازی ونن. ئەو سەربازەونانە لەبەر یەکیدا پۆشراوی دژە ڤایرۆس شەونخونیان کرد بۆ پاکردنەوەی سەرجەم کوچە و کۆڵان و شوێنە گشتیەکان هەر لە شارە قەرەباڵخەکان تا گوند و ناوچە شاخاویە سەختەکانی ئەو ناوچەیە. بەبێ هیچ ڕەچاوکردنی ئەم جوگرافیا کارمان کردووە و جێگای دڵخۆشی ئێمە بووە کە توانیمانە کارێکی زۆر باش بکەین و خەڵکی ڕازی بێ و بتوانین ئەو سەلامەتی کە لە سنوورەکەمانە بەدیەکرێ لە شەونخونی و جوڵۆ بزاوتی کارمەندانی ئێمە و بێ و ئێمە ئەزانی چیمان کردەوە ئەو نەتیجەیەش کە نەتیجەیەکی باش بێ و لەوە سەرچاوی گرتووە. ئێمە لە بەرگری شارستانی خەلیفان تیمەکە لەژێر ڕێشنایی ئەفسەری بنکەمان تیمەکانمان دابش کرد بۆ چەند تیمێک هەڵبەتە شەو نخۆنی کارمەندەکانمان لە ماوەی 24 کاتژمێر شەو ڕۆژکارمان کردووە بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسە لە نێو شارستکەماندا بکوژین. لە درێژەی سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لە شاری خەلیفان ماوەی 24 کاتژمێر لەگەڵ هاوپیشەکانم لە کارکردندا بووین. توانیمان تەواوی شارۆچکەی خەلیفان دەرمان ڕێژ بکەین و تەواوی یەکە ئیداریەکانی شاری خەلیفان لەگەڵ هاوپیشەکانم و هەروەها زەحمەتی زۆرمان چێشتە و ماوە دوور و درێژەی کە ئەو درێژەی ئەو پەتایە لە شارەکەمان ئێستا بەسەوەی بەرکەم خاڵمانە ئارەقەیە یەک دنکە قەترە ئەمەسەرەن ئەو دەرمانە و قالمان بکە خدم چاومان دەسوێتی قالمان دەسوێتێن زۆر ئیشەکە زۆر زەحمەت بوو ئیشەکەشمان کردێ لە پاراستنی خەڵک بوو لەبەر ئەو خۆشی خۆمان نەبووە. ئەوانە بە تیمی کیمیاوی ناسراون کاری ئەوانە ڕشاندنی دەرمانی دژە ڤایرۆسە. ئەوان لە دەرەوە بەردەوام سەرقاڵی کارکردن بوو بۆیە دوور لە ماڵ و مناڵیان دوور لە کەسوکاریان نزیک بوونەوەیان لە گەورەترین مەترسی کە ئەمە ئەم ڤایرۆسی کە وەکو ئاشنا لای هەمولایەک بەبێەوەی کە گوێدان بە هیچ شتێک وا تێکەڵبوونیان دووچاربوونی ئەم ڤایرۆسە بە کەسەکان بەبێ هیچ ڕەچاوکردنێ بۆیە ئێمە بە شێوەی کارکردنمان نزیکترین بووین لە تەواوی بەشەکانی تر ئێمە داخلی و شوێنانە بووین کە مەترسیان تیا بوو بۆیە مەترسی 100% لەسەر کارمەندانمان بەدیەکرا لەگەڵەوەیش کە بە شێوەیەکی خۆپارێزی تەواو کەرەسەیمان بۆ دابینەکردن. ئێرە شارۆچکەی خەلیفانە کە دانیشتوانەکەی 25,000 کەسن. ئەو ناوچەیە ماوەی 14 ڕۆژ کەرەنتین کرا بەهۆی دەرکەوتنی حاڵەتێکی کۆرۆنا ڤایرۆس. دوای دەرکەوتنیەوە حاڵەتە تیمەکانی ڕەشاندن سەرڕای ئەرکی ئاگرکوژانەوە و ڕزگارکردنی خەڵک لە چیاکان و لە خنکان ئەو ئەرکەشیان بە خۆبەخشی لە ئەستۆگرت. ڕێژەی ملیۆنێک و 450,000 لیتر لە ئەم کۆی دەرمانەکانمان بەکار بدووە لە سنووری 4 قەزایە کە حەڤە مەرکەز دەگرێتە خۆی و بە پێوەیش کە ئێمە دەکرێت بڵێم 145 تانکەری 10,000 لیتریەکە. ڕەشەی تایبەتیمان هەبوو لە ڕێگەی خەڵکی خۆبەخشەوە هاوڕەیە کە هاوڵاتی شارەکەمان بوو بە ناوی وەسائلفانی دەبیەوە ڕەشەی تایبەتی لەسەر ئەستۆ و تێچوونی خۆی دروستی کرد و جێگای دەستخۆشیە. ئەو دەرمانە مادێکی مەترسیدار و هەستیارە پێویستە زۆر بە وریایی و بە وردی مامەڵی لەگەڵ بکرێت بەکارهێنانی هێندە زیانی ئەو ڤایرۆسە مەترسیدارە لە بەرکەوتن بە دەموچاو و پێستیان. ئەوەی کە زۆر گرنگ بوو ئەوە بوو کە سەرەتای کارکردنی ئەم بابەتی کارکردن لە مەجای CBR یانیا بایۆلۆژی بۆ ئێمە تەجروبە یەکەم بوو لە کوردستانیش لە سۆرانەوە دروست بوو بۆ لەبەرەوەی کە ئێمە لە وڵاتی با بڵێم هاوسنوور بووین لەگەڵ
وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانە و سەرەتای دروستبوونی کەرەنتینەش لە شاری سۆرانەوە دروست بوو کە 3 هۆتێلمانە بوو دیانە پاڵاس سۆران پاڵاس و با بڵێن بێخاڵ و زایدەن مۆتێلەکانی جوندیان و لە بابەتی تەطهیرکردن واتە دڵنیاییدان و خاوێنکردنەوە بابەتی سەلامەتیدانەوە بەم شوێنانە و ئەمە بۆ جار یەکەم ئێمە کارمان تیا کرد و دوجار لە کوردستان لە کۆی حەوت بەڕێوەبەرادەیەکی کاری تیاکرا بەڕاستی جێگای دەستخۆشیە بۆ تاوی هاوڕێکانیشمان کە لەو مەجالەیە کاریان کرد ئەرکێکی زۆر قورسیان وەرگرت ئاسان نییە بۆی کە تۆ باس لەم ئەرکەیە بکەیت. یەکێک لە هەرکە زەحمەتەکانیان بڕینی ڕێگا دوور و سەختەکانە. دەیان کیلۆمەتر بۆ ئۆتۆمبیل و چەندین کیلۆمەتری تر بەپێ تا کاری ڕەشاندنی ئەو مادەیە بکەن کە بە دژە ڤایرۆس ناسراوە. ئەو تیمێتمایێت نوکە هەستاین ڕەشاندنە دەرمانیان دژی ڤایرۆس کۆرۆنا مەترسیەمە ئەوە بوو کە ئەم خۆ چتۆ بشێن ئەوەل جار بپارێزین نەکەبینە توش نبین وەکو خەڵکی دیتر و دیمایی کە ئەم بێنە کەرێنترین بەڵام خۆشبەختانە ئەتیمێتمە ئەرگە خوددا ڕاوەستان سەرڕای هەمی مەترسیێت سەر هەین شیۆن کارێخۆ هەڵستن ڕەشاندنە دەرمانی بە هەموو گەڕەکە دەور بەرێمە. ئەوانە باوریایی مامەڵە لەگەڵ دۆخەکە دەکەن تا خۆیان نەبنە بەرکەوتە چونکە بە بەرکەوتنیان زیان بە کارەکەیان و سەلامەتی هاوڵاتیان دەکەوێت. ئەوان بەرپرسانە مامەڵە لەگەڵەوە دۆخ و حاڵەتانە دەکەن بە ئیرادەیەکی بەهێز و وزەیەکی زۆر بێ سەڵکردنەوە بەرەو کارەکەیان هەنگاو دەنێن ڕێگای دوور و سەخت دەبڕن. ئەو کاری ئێمە کە کردمان ئامانز لێ پاراستنی هاوڵاتەکانی خۆمان بوو کاو نەخۆشی بڵاو بۆەوەش نەخۆشی کۆڕۆنا بوو بۆ ئەوەی هاوڵاتیانی خۆمان پارێزین ئەویش بە مادەی دژە ڤایرۆس بە تاقیمکردن و ڕشانی شوێنە گشتەکان و شوێنە تایبەتەکان جگەل لەوەش چوین بۆ شوێنە بۆ گوندەکانیش بۆ ئەوەی خەڵکی خۆمان پارێزین. ئەو کارمەندانەی کە ئەیان بینین کە ڕشاندیان ئەکرد ئەوان شەو ڕۆژ بەبێ جێدانە سەرما و گەرما بەبێ جێدانە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە جانی خۆیان کرد بۆ مەترسی بۆ ئەوەی ئەو خەڵکە ئەو هاوڵاتیانە لەو نەخۆشیەکە بڵاو بوویتەوە بیان پارێزن. جایان کیلۆمەتر بە پێ هەنگاو دەنێن و ڕێگا دەبڕن تا هەموو شوێنەکانی گومان لێکراوە و ڕشاندنی بۆ بکەن بۆ ئەوەی ڕێگە لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە بگرن و لە ناوی ببن. یەکێک لە هەرکەکانیان ڕشاندنی و گەڕک و ماڵانەیە کە چەندین حاڵەتی کۆرۆنا ڤایرۆسی لێ تۆمار کراوە. ئێمە وەکو ئیدارەی ڕواندز وەکو سەرۆکایەتی شارەوانی ڕواندز دەستخۆشیان لێ ئەەکەین هیوادارین لە قۆناغەکانی داهاتوش ئەگەر مەترسی ئەم ڤایرۆسە هەرما بتوانین بە گوڕوتینی زیاتر ئیش بکەین بۆ خزمەتی هاوشاریانی خۆمان بە هەوڵ و مادیبوونی ئەو تیمانە وەکو سەربازی ون لە قەزای ڕواندز کاریان کردووە. ئەو تیمانە لە سەرەتای سەرهەڵدانی ئەو پەتە دەستیان بامەدەکاری کرد چەندین تیمیان پێکێنا ئەو تیمانە ڕاهێنراون و شارەزای تەواوی ئەو پرۆسەیەن هەر لە کردداری گرتنەوەی دەرمانەکە و ئامادەکردن و ڕشاندنی بێسەڵکردنەوە بەرەوە شوێنانە هەنگاو دەنێن کە خەڵک لێ ڕادەکات و خۆی لە حەشار دەدات.
بەڕاستی ئەم کارمەندانە سەربازی ونن کارێکی زۆر دوێرانە و ویژدانانە ئینسانیانیان بەجێگەیان لە بابەتی مرۆڤ دۆستانە کە ئەمە پەیوەست بوو بە ژیانی ئینسانەکان بە گەڕانەوەیان بە درێژکردنەوەی تەمەنی ئینسانەکان بۆ پاراستنی با بڵێم هاوڵاتیان و هاونیشتمانیان و هاوشاریانمان کە ئەمە ئەرکێکی بچووک نەبوو و بۆیە جێگایەوەی دەستخۆشیانێت کرد. لەسەر مەترسیەکان کە بۆمان دروستە بوو لەسەر چۆنێتی کارکردمان بە تایبەت و تیمەی کە داخڵە بوو بۆ شوێنە بابلەمە شوێنانەی کە هەڵگری ڤایرۆسەکەی تیا بوو یانە خێزانانی کە لە شوێنەیە ژیانیان کردووە یانە دەگوازرانەوە لە ڕێگەی هاوڕێیان وەکو ستافی تەندروستی کە بە تاڵێکان شوێنەکان و ئێمە نزیک بوونەوەمان لەو خەڵکانە شەنە جا لە شوێنی کەرەنتینەکانە نزیکە بوونەوە بەڵام بە پێوەی خۆپارێزیمان لە ڕووی وەسایلی پاراستنی کە کەرەسەی خۆپارێزیکی و کەرەسەی پاراستنی کەسی بەڵام لە هەمان کاتیشە مەترسیگەلێکی زۆرمان بۆ دروستە بووە زۆر جار ئێمە ڕۆژانە تێستی خۆمانە کرد کارمەندان کە کاتێک تەواو بووینە چوونە با بڵێم نەخۆشخانە بۆ ئەوەی کە لانی کەم لە ڕووی پێوانەی گەرمی ئەمانە پلەی گەرمی ئەمانە بزانین لە چ ڕێژەیەکایە پلەی گەرمیمان لە چ ئاستێکایە. ئەوانە کارێکی مرۆڤانە ئەنجام دەدەن ئەو کارە خزمەتێکی گەورە بە مرۆڤایەتی دەکات ئەوانە بوونەتە چەتری پاراستنی هەزاران هاوڵاتی چونکە کارێکی سەخت و بێدابڕان ئەنجام دەدەن و چەندین کاتژمێر ناوەستن بۆ زۆر کارمەند کە لە مەجای کارکردن لەگەڵ دەرمانەکە پێی بەکاربردننی دەرمانەکە مشاکلی بۆ دروزە بوو لەبەرەوەی کە لە ڕووی ئەوەی کە لە ڕووی فیزیکیشەوە مشاکلی نوعی هەبوو ئەم دەرمانە بەرکەوتن و هەنێکی زۆر جار بۆنکردن و هەنێ جار کارلێکی نوعیە بوو وەجگەلەوەش بابەتی بیئەکەش ئەو بیئی کە دەرمانەکەی مادیارش بۆ نمونە لە کاتێکە کە باران بە جۆرێک بە دەرمانێ بڕێژی لە شوێنی داخرا و شوێنی کراوە گونجاندنی ئەو دەرمانە گونجاندنی ئەم بابەتە گونجاندنی ئەم دەرمانە زۆر گرنگ بوو لەگەڵەوەی کە نابێ بەرکەوتەی جەسە و لە ڕووی بۆ دیۆمانەی لاشەی ئینسانەکان بۆیە جلوبەرگەکان کافی بوون بۆی کە خۆپارێزی کارکتەرەکانمان لەو ئاسیا بێ لە ڕووی سەیفتیەوە کە زۆر گرنگە. چونمان بۆ شارەدەی وەرتێ لە پاڵ شارەدەکانی ترا کە بە شێوەی کۆمەک وە بە شێوەی تەواوکردنی ئەرکەکان بۆ هاوڕێیانمان لەوێ هەڵبەت ئێمە لە دوو مەجالە کارمان کرد مەجالێکیانەوە بوو کە بابەتی دڵنیاییدان لەو شوێنەیە بوو و کاتێکە بۆ جاری یەکەم چوونمان کرد لە ڕێگەیەوەی کە تەکلیف کراین لە زۆرمان هەبێ بۆ سێ جار کاریتیاکراوە لەو شوێنە ئێمە دوو جار لەو شوێنە وەکو شارەدەی وەرتێ بە پێی درێژی ڕێگاکە و لە ڕێگای سەرەکیە و لە شەقام و کوچە و کۆڵانەکان تاک بە تاکی ماڵەکان حوشەکانیان دیواریان دەرگاکانیان ئێمە دەرمانمان ڕشتووە کە ئەم دەرمانە مانەوەی دەکرد کە بۆ ماوەی 10 ڕۆژ 8 بۆ 10 ڕۆژ مانەوەیە کرد لە ناو کەشێکە کە بابەتی دڵنیایی و سەلامەتی بوو و لەگەڵەوەی کە خەڵکی ئێژگار زۆر دڵخۆشە بوو هەرچەنە لە ناو ماڵەکانیان بە پێوەی کە شێوازی وتنیان شێوازی ڕێنوێنیکردنی ئێمە بۆ ئەوان ئامۆژگاریکردنمان لە ڕێگەی سیستەمی دەنگەوە نێنە دەرەوە و ئێمە ئەوی شەکەین نەڕژێنە ناو دەرمانەکەەوە لە بەرەوەی تەسیراتی بێ بۆیە کارگەلێکی زۆرمان کرد وە جێگای دڵخۆشی ئێمە بوو. لە ماوەی کەرنتین و کۆڕۆنا هاتارێمە کوردستان ئێمە هەوڵی تەواوی خۆماندا بە پرژاندنی دەرمانی دژە ڤایرۆس لە تەواوی شار و ناحیە گوندەکانی سەر بە بەڕێبەرایەتیمان ئێمە ئەرکوماندیونیشی یەکجار زۆرمان بەخشی بۆ سەلامەتی هاوڵاتیانی خۆمان لەو کارشدا زەحمەتی ئێمە ئەرک خوڕسەکەی ئێمە ئەوە بوو کە لە عایلەکەمان دابڕین بەو شێوەی کە چوونە ناو جێی مەترسیدار وە شوێنی بارگایبوونی ڤایرۆسەکە و زۆر شار و گوندەکان گەڕای بە پرشاندنی ئەو دەرمانە بۆ تاحقیمکردنی تەواوی شوێنەکان
بۆ ئەوەی سەلامەتی زیاتر بدەینە هاوڵاتیەکانی خۆمان. ئەوە بۆ زاری سێمانە شەقامی گشتی و لە هەر لە زینی وەرتەوە هەتاکو لە سنووری بنکە ئێمە دەردەسێ هەمومان تاقیم کردووە و بۆ زاری سێمانە بە ماڵەوە بە شەقامی گشتی و دوکان و مارکێتەکان مەکتەب و قوتابخانە و مزگەوت هەمومان شاندووە تاقیمان کردووە. هەرچێمە هەرچێکی قڕز بوو بەڵام ئەمە هەموو ئاواتمان ئەوە بوو کە خەڵکەکە بە سەلامەت بێ گوێمان بە مادیبوونی خۆمان نادا لە هەر کاتێک و لە هەر شوێنێ بوو بە ئێمە بەرەو ئەو شوێنە ئەسوین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسەوە ئێستاش هەر بەردەوامین لە پێنا و سەلامەتی خەڵک. هەڵبەت زەحمەتەکانی کە بۆ ئێمە دروستە بوو لە مەجای کارکردنمانە کۆمەڵێ با بڵێم ئەستەمیەک کە لە مەجای کارەکە ئەوە بوو کە یەکێ لەوانە دووری ڕێگاکان و بابەتی دەرمانەکە خۆی لە خۆیدا کە موادی کیمیکال وگرتنەوە شێوازی مامەڵەکردن لەگە دەرمانەکانە. مەترسی وەرگەڕان و ڕووداوی هاتوچۆ زۆر جار بەرەوکیان دەگرێت بەڵام هەوڵ دەدەن پارێزراو بن. بەناو سروشتی جوان و سەرنجڕاکێشەکانی کوردستاندا ڕێگا دەبڕن. ئەو سروشتە جوان و دیمەنە سەرنجڕاکێشانە خۆشەویستی کوردستانیان لا زیاتر دەکات. ئەو خۆشەویستی هێزیان پێدەبەخشێت و خۆیان بکەن بە قەڵغانێک تا جوانی سروشتەکەی و خۆشەویستی خەڵکەکەی لە زیانی و ڤایرۆسە بپارێزن. ئەو تیمانە لە یەک کات پیاوانی ئاگرکوژێنەوە و تیمی ڕزگارکردنی خەڵکن لە خنکان لە ڕووبارەکان و بەهاناوچوونی و کەسانەشن کە لە چیاکان گیریان خواردووە. لە پاڵ ئەوە کە قورسێکی ئێمە باسیەگەن سێزارکی ترمانەیە بەڵام لە پاڵیانە کە زۆرترین ڕێژەی ڕووداوەکانمانە بێ بابەتی سووتانمان زۆر بوو لەو ماوەیە وەجگە لەوەی کە دەرچوونی خەڵکیش بۆ چیاچۆڵەکان کە 6 قوربانیمان هەبوو 6 قوربانیمان هەبوو چواریان بە گیانسپاردن باڵم کۆتایی هات و لەو مەجالە ئێستا کە ئێمە قسەی تیاکەین خنکانمانەیە لە شارەدەی با بڵێم شێروان مەزن لە ئاوی چامەیە ئێستا تیمەکانی ئێمە سەرقاڵی ئەوەن و تیمی ئەوەی کە ئەرکی بڵێم بایۆلۆژیە کرد و لە ناویانە تیمی کارمەندی مەلەوانمانە پیشە مەلەوان دیسانەوە ئەوەرکەمان هەمیشە هەر بەردەوامی پیاوە لە گەڕان و سێچنگ بە دوادا گەڕان بە دوای ئەم چارەنووسی ئەم ئینسانە کە تەرمەکەی بدۆزێتەوە. چیرۆکی و مرۆڤانە لە هێڵەکانی پێشەوەی ڕوبەڕۆبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس ماندوێتی و مەترسی زۆری تێدایە بەڵام ئەوان ژیانی هەزاران خەڵکیان لەلا گرنگترە. کارمەند نەژی وەکو هەموو هەوڵاتیانی دیتر بەپێ ڕێنماییەت هاتین بۆ مەژۆرێت ئۆپەراسیۆنە کنترۆلکردنە ڤایرۆسێ ئەویش وەکو خەڵکی دیکە دەمامک و کەمامە ئەرگی خوارستانە شەڕ ڕۆژ یعنی هەندێک جار وەختە نیوە شەوێ ئەمێ دەرکەوتین گەڕەکەدا ژیانەوان کەفتن مەترسیەدا بەڵام خۆشبەختانە کە ئەو کارمەندانە زیرەکیە خۆ شارەزاییە خۆیان باش شاینە کاری خۆ هەستن و خۆشی بپارێزن و هەوڵاتیانش بپارێزن سەرارە ئەوەژی کە ئەرگمە زەحمەت بۆ کارمەندمە بوونە ئەو کەسانە کە بنە سەربازی ون و بشێن ڕازەمەندیە خەڵکی خۆ وەرگرن پێش هەموو کەسێکی دیتر. کۆڵان بە کۆڵان دەرمانی دژە ڤایرۆس دەڕشێنن جگە لە کاری ڕەشاندن ئامۆژگاری هاوڵاتیانیش دەکەن زەحمەتی زۆر دەبینن ئەو بەرگەی سەلامەتیش بۆ پاراستنی خۆیان ئازاریان دەدات و هەناسە بڕیان دەکات بەڵام ناوەستن. ڕۆبەڕۆبوونەوەی ڤایرۆسێکی هەموو جیهان بەدەستی دەناڵێنەوە مرۆڤەکان لێ ڕادەکەن بۆیە ئەوانە لە پێشەوە بەرگری ڕۆبەڕووی ئەو دوژمنە وەستاون و ڕێگری لە بڵاوبوونەوەی دەکەن.
ام وکو برای برگری شهرستانی سوران ام زور سپاسی کارمندان خوینه که وقتی دا که خلق خود پاراست خلق خود مالت خود مانه و ام الگرکه دا بوینه ام جاده دا بوینه ام سر ریگا دا بوین بو پاراست ناخلقی ام زور سپاسی وان کن ما دوبون وان قط نهی تبیر کرن ما سپاسی خواه پیش کرد خلقه که دیتریجی ریگایت شی جورا و جور سپاسی خواه پیش کرد کارمند کردی انشالله اوه همون بیت اجر و ثواب جگه لو ما دوبون خواه که ارگ سروان اجر و ثواب که دیتر الله خواه تعالی اول خلاط برنامه سرباز ونه للایان کانال کردستان 24 پیشکش به همو کارمندان برای ما کل به فتره در آسیابان دیجی ویروس کرونا و حلمتا رشاندن درمان دیجی ویروس پیروز از این